بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارەژا درێژە با گفتوگۆکەمانە دەین لەگەڵ شێخ تاهیر شوشی، یەکێک لە تێکۆشەرە دێرینەکانی کوردستان و هەروەها ئەندامێکی چالاک و کادرێکی پێشکەوتووی سەردەمی خۆی پارتی دیموکراتی کوردستان. کاک شێخ بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. جەنابەتان بەخێر بێ. زۆر سپاس. کاک شێخ، ئێمە لە بەرنامەی پێشوودا کەمێک باسی ڕێکەوتنامەی 11 ئازارمان کرد، بەڵام پێشەوە حەزەکەم تۆ جگەلەوەی کە کاری قوتابیانە دەکرد، کاری سیاسی دەکرد، بەڵام حەزت لە نووسین و ئەوانەش هەبوو لەگەڵ گۆڤار و لەگەڵ کەسایەتیە مێژوویەکان و هونەریەکانی بەغا بە تایبەتی ئەو کوردانی کە لێ بوون پەیوەندیشی باشت هەبوو. بەڕاستی پاشی بەیانی 11 ئازار یعنی بەقولیەوە کەوتمە من ناو ئیشی نووسین و خەبات و خەواتی کوردایەتی. بەڕاستی زۆر بەقولی ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە مەسەلەن لیانە و نزیک بووی کە کارە لەگەڵ کردوون، مەسەلە ئەوانەی من نوویسی لە دەفتەری کوردەواری لە دەفتەری کوردەواری ئەول کەسی لەسەر عەلی حەریری نوویسی و شعرەکانی نوویسی من بووم. ئەو شعرەش وەختی خۆ لە بابێ خۆم وەرگرت، گوتم بابم مەلاو ئیمامی شوش بوو. ئەو زۆر شعری مەلای حەریری، فەقی تەیرا، شعرەکانی خانی جەزیری، شعرەکانی ئەوە مەلا حەسێن باتایی لەبەر بوو. ئەو شعرانە هەموو وەختی دەهاتمەوە هاوین هاتمەوە هەموو کاپیم کردن لەگەڵ خۆم بردن ویجا لە دەفتەری کوردەواری. وەختی تەواخی ئەو هات وەختی خۆ ڕەسمی چووم لە تەواخی ئیشم کرد. بەڕاستی لەگەڵ ئەوە لە بەشی کوردی دەفتەری کوردەواری و لە تەواخیش مەقالات بە زمانی عەرەبی بەلەوەم دەکرد و زۆر ئەوەی هاری من دادا، زۆر کەس بوون، دوو کەس بوون لەوێ زۆر یارمەتی من دادا و زۆر تەشجیعی من دەکرد. یەکێکیان دەیگوت ئەحمەد جەزیری سەرنووسەری زمانی عەرەبی بوو، ئەوی تر فەلاکەدین کۆکایی. فەلاکەدین کۆکایی لە بە زمانی کوردی دەنوویسی، زۆر زیرەک بوو، عەلاقەتمان زۆر خۆش بوو لەگەڵێ. ئەی لەگەڵ مامۆستا عەلادین سۆجادی بەشی کوردی جامعە عەلادین سۆجادی عەلاقەتێکی زۆر توندم هەبوو لەگەڵ عەلادین سۆجادی، لەگەڵ دکتۆر ئیحسان، لەگەڵ دکتۆر عەزەدین، لەگەڵ معروف خەزنەدار. ئەوانە هیچ هەر تشتم هەبوو، هەر نەشرەچایی نهێنیش هەبوو بەوانەم دەدا، چونکە ئەو وەختە من مەسئولی حزبیش بوونیە بەشی کوردی و عوسمان خوشناو جێگیری من بوو. ئەو وەختە ئێمە تقریبا 250 قوتابیمان هەبوو لە منەظەم بوون لە پارتی و لە یەکێتی قوتابیانی کوردستان. لەوانە زۆر ئەوانەی زیرەک کە لەگەڵ ئێمەدا بوون، جەواز شێروانی بوو و گەلک برادەرەکانی تر هەمیان ئێستا نەویان بەس گەلک برادەری زیرەکمان هەبوون لە بەشی کوردی. ئەو کاتە ڕۆژنامەی برایەتی و بڵێن خەبات و ئەوانە دەوریان هەبوو لە ناو کوردەکانە لە کوردستان لە بەغا ئەوانە. وەڵڵا من ئەو شاهدیە دەدەم حەتانی و ڕۆژجەریدەی تەواخی لە بازار تەواو دەبوو، یعنی عەرەبان پتر کوردەکانیان دەکردی، چونکە بەڕاستی کاتیبی زیرەکمان هەبوون. ئەو وەختە حەبیب ئەوی جەرجی سەتەڵا بوو، حەبیب بوو، دارا بوو، ئەوانە زۆر مەقالاتی معتەبەر و مەقالاتی زۆر گرنگ بەلاویان پێدەکرد. ئەوەی کە تۆ بزانی لەو سەردەمەیە بە تایبەتی لە 70 تا 74 مەلا مستەفا بۆ خۆی هیچ نووسین و شتی بڵاو کردەوە لە ڕۆژنامەکانی کوردستانە یاخود ئەو شت بەناوی مەلا مستەفا بەلاوە دەکرد، مقابلات و چشت زۆر بوو. مەلا مستەفا مقابلاتی مەلا مستەفا هەمیشە لە سەردێرینەکانی ڕئیسی بوویە خەبات و برایەتی و ئەو ڕۆژنامانە زۆریان. بەس بەڕاستی برایەتی زۆر دەوڵەتمەند بوو، چونکە زۆر کەس هەبوو چ عەرەب چ کورد حەزیان دەگەر لە برایەتی بنووسن. بەڵێ زۆر حەزیان دەکرد لە برایەتی بنووسن و هەموو جاریش
گوتم تا نیمرو ئەو جەریدە تەواو دەبوو. بەڵێ ئەگەر باسی بەتایبەتی ئەو قۆناغی ساڵی هەفتا تا پێنج هەفتا و چوار جەنابەت وازام لە کۆنگری هەشتی پارتی بەشداریەکەی لە ناوپردان بەڵێ کۆنگرێ قوتابیانیش هەبوو ئەو قوتابیانیش هەبوو پاشی دو مانگ بێ قوتە یەک مانگان دو مانگ بێ ئەوەش بەشدار بوو بەڵێ لەو یەکێتی قوتابیانە ئەو وەختە بوو وەختێ عادل مراد فەیدی بیا سکرتێری یەکێتی بیا بەرپرسی یەکێتی قوتابیانی کوردستان لەو وەختەدا ئینسانی باش قوتابی زیرەک و لێهاتوو وەکی جەرجیس حەسەن جەرجیس حەسەن لەو مؤتەمەرە دەرچوو وەکی ئەندامی سەرکردایەتی فەرهاد عەونی جەلال خۆشناو دکتۆر نەجمەدین کەریم ئەوانە هەموو شخصی دەمناسین و لەگەل ئەوانە ئەنوەر عەبدوڵڵا قادر محەممەد ئەمین ئەوانە هەموو لە سەرکردایەتی یەکێتی قوتابیانی کوردستان ئەو وەختە پاشی گەڕانەوەی لە مؤتەمەر من بوومە مەسئولی یەکێتی قوتابیانی کوردستان لە دانیشگای بەغدا. بەس باسیەوەکرێت کە لە ناو یەکێتی قوتابیانە بە تایبەتی لە ناو سکرتاریەتە تەنگەژە هەبوو کێشە هەبوو لە بینی تەنگەژە بەو نییە بەو شێوەیە نەبوو نانە ئەوە لەسەر سکرتێری ئەوانە ئەو چشتە هەبوو بەڕاستی ئەو وەختە سیاسەتێک هەبوو هەموو چشت ئیستیعابی دەکرد ئیستیعابی دەکرد بوو مەسلحەتی کوردایەتی بوو مەسلحەتی کوردایەتی و قیادەی پارتی و قیادەی بارزانی ڕوولی گەورەی هەبوو بۆ ئەو ئینشقاقات و ئەو شتانە ڕووی نەدەن ینی ئەو لێکترازان نەبیتن بەڕاستی ئێمە بەجددی کارمان دەکەن مەسەلا پێش ئێستا گوتم من بەقوڵاتی کەممەنەوە ئەحداس هەلە پاش بەیانی ئازار چوم لە براتیژی ئیشم دەکرد زۆر بژە ئەوجا زۆر نێزیک بووم لە دارا و لە حەبیب و لە جەرجیس فەتحوڵڵا زۆر پشگیری منیان دەکرد زۆر پشگیری من هەر بەو ڕێگایە ساڵی هەفتا و یەک خولی وابزانم خولی دووەمی کادرانی پارتی کردەوە لە ئەوە لە بەغدا لە مەقەری لەقی پێنج لە بارگای لەقی پێنج خولی دووەمی کادرانی پارتی دیموکراتی کوردستان کردەوە دوو کەسی قیادەی پارتی سووری لە کوردستان بوون ئێک ڕەشید هەموو ئەویتر حەمید دەروێش ئەو هەردوو ئینانە بەغدا حەمید دەروێش بوو بە مدیری خولەکە بوو بە مدیری خولەکە ئەوی دی حەمید دەروێش دەرسی دەدا دەرسی بە کادران دەدا ئەو وەختە حەبیب دەرسی دەدا بە کادران منیش محاسبی دەورە بووم هەردوو مانگ جارێک دەورە 6 مانگ بوو هەردوو مانگ جارێک حەبیب نامەک دەنویسی بە من دەدا من دەچوومە لای ئیدریس دەچوومە ناوپەردان لای جەنابی ئیدریس بارزانی پارەم دەینە دەچووم بوو مەسروفاتی هەم یە تاقی هەم مەسروفاتی دەورەی خولەکەی کادیران تقریبا 65 کادرمان هەبوون لە هەموو کوردستانەوە لە هەموو کوردستان هەموو کوردستان 65 کادر هەبوون و زۆریش ڕەفەقەتم هەبوو لەگەل هەمیان زۆر دۆستایەتی چونکە هەموو لە بوونوستن لە ئەوە بوون لە هۆتێلی ئەربیل فەندق لەوێ بوون دەچوومە لای شەو دەچوون ڕۆژ دەچوون دەمن بنە دکتۆری مەسراف و هەموو چ ئاویدی ئێمە مامۆستا باسی کاک حەمید دەروێش و هەمە ڕەشید هەموو بوورە چی دەربارەی ئەو ناکۆچیانە ئازانی کە ئەوان هەیان بوو چونکە لە 65 کە هاتن بۆ کوردستان و دواتر ویتر هەتا هەر کێشیان هەبوو دەوری پارتی و بارزانی چی بوو لە حەلکردن یاخود لە ئەوە مایە هەتا ئەمڕۆژ مایە ئەو وەختە چی لەبیرە هەموو تۆمەحاتی شەخسی بوو هەموو تۆمەحاتی چونکە ئەو وەختە
لقيادة بارتي سوريا رشيد حمو بو حميد درويش بو أبدي صلاح بدر الدين بەڵام کێشەکانیان ینی بە بڕوای تۆ شخصی بوو زیاتر تا ئەوەی شخصی بوو دیوار یعنی سرعێکی شخصی بوو ما بین ئەوانە مثلا من لە بەغدا لەوانم ئاگادار بوو ئەو شتانی نەدروست کە ئەوەی کوردی لبنانیش دەکەن وەختی خوب ئەوانە مەشاکلیان هەبوو بس براستی کادری باش بون حمید درویش دیتم وقتی هاتی مولا امریکا جی او لگل جماعتی کردی معارضی سوریا بو لگل اوانه بو و تقریبا 3 جار 4 جار لگل چون ملا جنابی سرو حمید درویش بری 2 سال امریکایی کرد چون سوریگرا با باسی چی تانه کرد لگل کاک مسعود اوانه باسی او خو وقتی اتفاقی هولیر نویسی ما بین اوانه امنو دکتر فؤاد حسین من یارمتی ماندان هەڵوێستی مامۆستا حەمید دەروێش چی بوو وەکو والله مامۆستا دەورێکی چۆنیە بینی لەو ئەخیرانە زۆری باش بی بەڵێ حەمید دەرویش زۆر دەورێکی وەختی ئەمن دیت و زانی کە لە بەغدا وەختی خۆ لەگەلێ بوو آخر جار من لگلیان چما بارزانی چین علی جنابی سروک بارزانی پیشی بچین با من گوتی شیخ طاهر من یک آرزوم هیلتو گوت می چیه گوتی حزکم به جنابی سروک بلی حزکم بس 5 دقیقه بتنیا ببین بتنیا گوت اوا آرزوی منه گوت بس ام حزکم دو قولی بس حزکم 5 دقیقه جنابی سرک بتنیا ببین والله وقتی اوا کوبونه او که تواب و هاتی نداره همو لگلیان بون او وقتا صالح مسلم و جماعت همو بون والله منیش به جناب سرکم گفت جناب سرک او حمید درویش او دلیت آرزو پیشی مردنم حزکم جناب سرک 5 دقیقه ببینم گوتی بلا بین والله چون شوینک تقریبا 6 حتی 7 دقیقه دیتن فاشی هات نواگران وقتی هاتی نخارش لوارگای بارزانی پیچ بینن و سیاره دستی لمل من تا او حال من گوتی من اتو کره منی اتو مراد من حاصل کرد آره والله بعد نزانی باسی چی نه والله نزانی نزانی بس اول با من گوت بر راستی لدیوانی سرکاتی حرم گوتی یکمی غلطیم لسیز حیاتی خومی یکمی غلطیم که گورم کردیه گوت میمون واسه چه غلطی تو گوتی من چوم سلیمانی گوتی غلطی من اوامه من روشما سلیمانی باش آخری لبه بود مالیش بله ایساش مقرر کن لبه بله ما مساقب قرینو بو سردمی بغا بله ایوالا نوروزه که لکو بنویشی گوریا که صدام حسین و اوانه بجداریه کن من الان صدام حسین توربو چوت داره وشتیوه هست؟ نه لا نوروز نبود حفله نوروز نبود نه لو حفله من لوی نبود حفله کربو نزل قاع الخلد که لوی جماعت بمنجود او وقت اویدی لوی بود وقت خوب وابزانه پرهاد عونی و جواد شیروانی بمنجود گوته ملوی بون صدام توربو بس با 2 حادثه بود بلیم پاشی بیانی 11 آذر 3 روز 4 روز جناب سروک مسعود بارزانی و دکتر محمود هات نبشی کردی کلیه آدا هات نویده سردانی قطبیانی ایمه کرد پیش او بیت ایمه همو قطبیانی که قطبیانی کردستان لدانشگاه بغداد تبلیغ ما کردن بنویره همو لبه حاضر بود براستی دکتر محمود اوتاره که زور به نرخی لبه خوند نتان خوندو و همو ما مصایکان لگل سروکی باش پیشوازی ل جنابی مسعود بارزانی و دکتر محمودیان کرد و روزه که زور میجویی بی و همو قطبیانی کرد لدانشگاه بغداد اما یکی دوام آهنگ نوروز لصدر القنات کرد پارکی صدر القنات
پارک سلطنت قنات دکویت نیوی شاری بغداد بله. پارکه کی زور گورایه براستی لرگای ازاعی بغداد و بشی کردی لبغداد بله. همو کرد تبلیغ کردن که پارک لا اوادبی یعنی او آهنگی نوروز بله. لا او پارک دبی و فرقه درست کردن خاصتا فرقه یکیتی قطبیان کردستان فرقه شایی درست کرد و اویتر لسلیمانی اینا رفیق چالاک بله. باشترین عارف حفلم دید بیتن لهر مناسبه رفیق چالاک بو اوانده زیرا کریکو پیک بو براستی بله. وقتی خو منش اندامی لجنه تنظیمی او بود یه او آهنگه بله. منش اندامی او لجنه بود اما تقریبا 10-12 کس بود اما تنظیمان دکر بله. او سالی هفته بله. نه 10-15 روز پاشی بیانی و بزانم 24-25 نوروز او ها بود بله. حفله که او آهنگه که جناب ادریس مسعودی شاتن اما اندامان مکتب سیاسی اوانه لبغداد همو هاتن حبیب محمد کریم و سامی و علی عبدالله و او نوری شاویس اوانه اویل بغداد بو بجداریان لو آهنگه کرد و من بخوم چوما استقبالی وقت لگل جماعت امر راوستان 5-6 شکر رست راوستان پیشی صدام ها تجربه عمل بون پیشی به چیز لسر کرسیکان داب نیشید عمل لا استقبالی بون راوسته بون والله صدام ها سلام لایما کرد ادریس و مسعودش لا استقبالی بین و لگل جماعت دانیشتن و بزانم اول لگلی بو اگر خلط نبم مرتضى سعید عبدالباقی لگلی بو اوی تریش دوسه کسا که دیریش لگلی بون بس قالك احتمال هموم ناوية من ندزاني كيكيه بس او جماعتان شيء وتاري همو ليه صدام حسين وتاري همو صدام حسين وتاري نبو بس يكك بناوي حزب بعث وحكومة العراق وتاري هبو من براسي ناوي نازانا وتاري خوندي بس بلام صدام بشخصي بس صدام دانشتي بو وقت وتاركي خوندي بله ولي بس استقبالك قرم للاين جنابي ادریس و مسعود بویان کرا بله تقریبا نیم ساعت 3-4 ساعت مانو روشت بله کاک شیخی و کاریگریتان وکو قطابیان و حزب آنا کاریگریتان هبو لسر ناونده فرهنگی و ادبی و بود من رادیوی بغا باشی کردی کی حکومت بوی و هیچ کاریگریتان هبو یعنی بخشی نکردن او ناوی او نظانم او وقتا مسئولی برنامه کان تقدیم دکت بله بس هاد بمر خوی برنامه ساخت کرد بیت حز دکم او سوال و جواب نیه بله کرنا دو تیم قطابی همو قطابی لباشی کردی من بردن و قسمك لباشی کردی بن قسمك لکلیجه کانی تر بله تیمک من درست کرد 12 کس ویجا 4-5 حلقه تقدیم کردن من بخو مسئول او حلقه بوم بله او مان دکت کواته پیوندیشی باشتن باشمان هبوی دوام اما فرقه یکیتی قطبیان کردستان جامعه بغداد 10 کس بون بله 5 کربون 5 کج بون بله و اما زور اومان دو حادثه بود دلیمت زور مهم بود که فرقه یکیتی قطبیان کردستان بجدار بود و مدربکی اما مدربکی تیمی شعبی بود و یکی آمده بود عبدالقادر آمدی اوی تدریبی آمده کرد معرضی بغداد کرده و سال 1971 پاییز 1970 سال 1970 تیمی او دوا کرد لتیمی یکیتی قطبیان کردستان بشتویر چند اوی چالاکی و شایی کردی تقدیم بکردن اما چون هر ده اما آماده بین لبه بجلی کردی آماده بین و اما تقریبا 4-5 لوحه من تقدیم کرد 4-5 جار لوحه مانده هر جاری تقدیم مانده کرد او خلکی بغداد او کسانه او هنده گلو لسر من فرد دا پاشی اوی دی هات لایمه وزیر ثقافه و اعلام هات لایمه گوتی والله لجنه اما قراری داوه ایوه جایزه یکم بن بس اما بس لبر او که
حەز دەکەین بە ئەژنەبیەکان بدەین میوانەکانی ئێمە بە فەرقەی ئەوە دەدەین بە فەرقەی ئەزەربایجان دەدەین جایزە یەکەم بە فەرقەی ئەزەربایجاندا یە دووەم بە فەرقەی یەکێتی قوتابیانی کوردستاندا پاشی هەر ئەو ساڵە پاش ماوەیەک هەر ئەو ساڵە کولیجی ئەرکانی عێراق تەخەرڕجی کرد کولیجی ئەرکان دەورەکی تەخەرڕجی کرد داوا کرد لە یەکێتی قوتابیان ئەو فەرقەی یەکێتی قوتابیان بشتە وێرەژی ئەو نمایشە ئەوە نەبکات وەختی تەواو بوو ڕئیسەرکانی ئەوە ڕئیسەرکانی جەیشی عێراقی بە ئەوەی کە بە مدیری ڕئیسەرکانی ئەخری مدیری هەیئەت معهدی ئەرکانی عێراقی گوتی من نان ناخۆم ئەگەر یەکێتی قوتابیان نایە لەسەر مێزی من نان بخۆم ئێمە چوین لەگەڵ ئەو نانمان خۆرد لەسەر مێزی ئەو کەواتە ئەو کاریگەری کولتوری و فەرهەنگیانە هەبوون زۆر بابوون زۆر لە هەموو شینمان دەکرد ئایاشێ لەگەڵ یەکێتی نووسەرانی کورد و ئەمانە مجموعة علمي كردي من لقى المجموعة علمي كردي علاقتهم باش هبو وقت عوني يوسف لبيبو ومن زور وقت خول جنابة قوتم كمان صالي شستوبين شو مكتبي شوش كوقت باشي سلطانة شو ما ويره زور كتابي دسنوسم إينان لمكتبي شوش شنكو بهزاران كتابي تدابو وجا أو كتابانا هندك لا يخوم هالجر هندكيش هدية كده مجمع علمي عراقي لبغداد تقريبا 4-5 صندوق و سه چانتای او کتابانه که زیاتر ل 200 کتابن هدیه مسعود بارزانی کرد سروک مسعود بارزانی هدیه کرد و وازن تا استشل لرای اوانا ماون و نشاطکانی اما زور بو برای بو چونکه اما اوا هبو نشری مانگانه یه بشی کردی او لود بجداری مانده کرد وتار مانده نویسین اخبار قطابی مانده نویسین نشر دکر وجا اما تشجیع قطابیانی خومان کرد نه بس لبشی کردی کلیت آداب بجداری او نشر بکن بجداری همون نشرکانی تریج بکن براسیش کرد زیرک بود یعنی او وقتا که سالی 69-70 من جامعه بغداد بس كلية قانون السياسة احتمال 35 قطابي كرد من هبو لهمو بشكاني جامعة بغداد قطابي زيرك من هبو بله كاك شيخ باس يود نكر كبجداري كونغري بارتي كدي هشت كونغري هشتي بارتي لناو بردان يكم جاري جو بابزام لوي جنرال بابزاني والله من لوي من اندامي كونغرا نبو بس نعمان عيسى وقت خو برسي اما بو علاقيك خبرك بو من دعوای تقریر کرد وقت خو او تقریر من لما وصلم نويسي بو وقت دا چوما لق تقديمي لاقم کرد نعمان عيسى او تقریر لمن طلب کرد قوتي ورا او تقریر بينا چونك او تقریر زورن گرنگه وضعي موصل و بادينا تدايا حز كان تقديمي اوي لكونغرا بك منيش چوم بردم كونغرا روجي سيام قاشت ما كونغرا قاشت ما ويري منيش بسيارم كنا نعمان عيسى لكيا قلت والله ولا مكتبه بناتي مكتبه بوهار برانبري جيغاي مؤتمر جيغاي كونغرا والله منيش چوما ويري نعمان عيسى لا جوري بو منيش چوما جوري نيجي شو مزجورة نعمان عيسى دانشتيا لا قاعة لا قاعي مدرسة دانشتيا وخدت مزجورة لا ويا قلت هاتي من قلت بله والله منيش شمرو نشتم والله قلتي بخير هاتي كاري اوي تقريرك والله من تقريرك مداي تقريبا 3-4 صفحة بو تقريرك اوي دريش صفحة دريش كاغذي دريش والله قلت من هيك بيدنگ با تقریبا گفتم بو گفته بدنگ با جارا کدی گفتم والله منش بدنگ بو باشه 10 دقیقه والله دید مال مصطفى هات داره لعوده جنابی بارزانی هات داره صحفیه که لدی دهیتن
مجي قلت عتبو أنا قلت ما وكيبو قلت ما أنا مصطفى يا كرة شبه الله الله هات دست اما هات دست نعمانی باش هات دست قلت چوانن وروشت وجو قلت كلاك باش ما أزبني والله يعني انك من تشتكي زور قورو كواتو بويا كمين جار بو باشي نعمان قلت من ورا داونيشا لبن كبركا لمؤتمر من دانشتم جناب بارزانی اول تقدیم کرد که مؤتمری دست بکرد و کامران بدرخان تقدیم کرد کامران شلویم دید کامران بدرخان گلک ریزی لگر یعنی هیچ نمدید با او بارزانی لپیشی او بچیده ایلا بارزانی لپیشی خوی دادن او هنده رز و احترامی لیده کرد اما جار اول بود جنابی بارزانیم دیدی لا مؤتمر زۆر باشە یا شێخ لێرە شوێگەین و دوایی درێژە بەخسەکانمان باش دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ کاک شێخ تایر کاک شێخ چۆن پەیوەندیت کرد بە پاراستنەوە یاخود پاراستن پەیوەندی کرد بە تۆ وەلحاسە چۆن کەوتیتە ئیشکردن لەگەڵ پاراستن والله کە ئێمن مەسئولی ناوچە بووم لە 68ەوە 68 لموصل فورمك بو إمهات لا لاق أو فورمي مكتب سياسي بو قلت هر كادركي بارتي بيويتن لا پاراستن إيش بكتن با ام فورما پركتن نم دازواني که وقت در چما پاراستن آن او فورما هم پرکر براستی اما دو کسمان یعنی او فرما به دستمان گهش بود هر دو کمان پر کرد او فرما و با نعمان عیسی دام زور پی خوش بود به نعمان عیسی وقتی چون اجتماعی گل گنده گل ناس که گوتی زور تشتکی باشد کردیه گوتم من باوریم هیا اتو دبیا کادره کی باشی پاراستن چون که نعمان عیسی لهمو رگای که و پشگیری من دکرد زور والله چوم بغداد 68 69 چوم بما قطابی لجان دانشگاه لبیر چوبو فرم او فرما لبیرم چوبو بله تقریبا مانگیشش بو آن حود او باش نزانم والله روزه که هاتلای من لرفقکان من بو قطابی و لدانشگاه بغداد سالی هفته یا شخص سالی هفته بله مانگیشش بو آن هفت بله سالی هفته هاتلای من قلت من طاهر مجي قلت بله قلتي تزانيت چه بيه مجي قلت نه والله نمزانيه قلت پادشاه دوين مال لسياره ادريس ندايه مجي قلت والله من نازانه قلت با دوين محاوله کشتنی ادريس هاتا کرد ویجا من قلت ویجا ایما معلومات من هيا قلت منو برادركي من لقال اوانه دجيت قلت لقال كده شيء قلت لقال شتكان دجيت ليرة چون عندك مالي شتا إنا بونا بغدا من قلت درست دلي قلت درست قلت همو معلومات لا منها به همو معلومات پیدا ده مش قلت والله هیچ تکی باشه پا من او خبره من لا تاخي لا اوي تاخي ايش دكم بحبيب دلم بوانا دلم دورا لويا حبيب لويا جرجي سطح الله لويا جماعة ملا وانا من بوانا دلم والله عصر من شو ما تاخي شو بنات تاخي لوي تقريبا ساعة حفت حبيب محمد كريم ها والله من شو ما جوره من قلت ما مصاب قلت شيء قلت ما والله معلوماتك زور قرنق هيا قلت تشيتا قلت من معلوماتهم هيا شون لا سياركي لا اوتومبيلكي اوادوي كاك ادريس قلت وين يوم قلت بلا والله قلت لك انا معلومات ما قلت قاشتي قلت سرچاوي درستم قلت صدا صد هيك شكيت دوني قلت والله هو الساعة 8 جماعة همو دهن اجتماع دكن والله تقريبا بيا الساعة 8 8 ونيو صالح يوسفي هات
حبیب و سامی حبیب بانگی منی کرد گوتم من وره جور نافذ جلال بله بانگی من کرد گوتم من وره جور والله من چوم جور گوتی بیجه که چه دزانی منیش گوتم حال و مسئله اویه بله والله ناوی نالم یک لوانه هرستا و گوتی اتو مخربی گوت من بگو مخرب گوتی اتو دوید بیان 11,000 تک بده چیه بو؟ چیه بو؟ یا خود تازه اول 50 سالی بسر والله نافذ جلال گوتم من اتو دوید بیان 11 گوتی من نامید بیان 11,000 تک دم بله من پیشمرگم من پارتیم من مسئولی که تی خطابیانی کردستانم لجامعه بغداد چون من بیانی 11,000 تک من حقیقت دلیم بله گوتی پای باشه اگر راست یکانت اگر او قصانه تو دکی راست در نچو من گوتی حبسم بکن بله اگر در نچو حبسم بکن سامی هلستا سامی عبدالرحمن تو ربو گوتی کاک نافس نباو شوی فقیری هاتی معلوماتی دادد گله بگره تحقیق داده که معلومات تا نبید پاشی او وقتا محاسبه دکه باشه که وقتا تحقیق یان کل لو زانیالیانی تو آره بادو بله پشتی هنگی سامی هاتا داره او همو لجوری من بانگی من کرد من یان اینا داره والله من هاتی ما داره هلا ما مرکی ویره لپش درگاه گوتم من معلومات توا و گوتم صد معلوماتم توا گوتی صبح 8:30 ورا لای وزارت لبر درگاه وزارت درگاه خاره بر را لوی را وسته حتی من به ساعت 8:30 بیانی والله قال كيف مات او شونان وسن بكيف هذا وزير بلد خطابي وزير بلد من ساعت 8:30 لبر درگاه وزارت والله ساعت 7:30 من چوم درگاه وزارت ابدی جناب سامی هات لگل او به مصحف سر کوتین چونه اودی جنابی وزیر لوی دانشتین همو معلوماتم دانه گوت می بود تاکیدش هست که اوی معلومات و من داید داین ملایتو گوتی بینه اوی جیم بررلک معلوماتی اما همو توابو معلومات اما همون تواب و اوانای بجداری کردی اوانای حتی ناوی اوانای رمیان کردی حتی رقمی فیشکانیش مانور گرد به تواوی مانور گرد هلا روزا من بما پاراستنی سامی جی همو معلومات با وجا داور ریپورت لمن دای کرد همو دم کرد ریپورت دم از سامی جنابی بو ادریس و مسعود دهنا باش ئەوانی کە بەشداریان لەو تەقەکردنەیە کرد هەمویان کورد بوون ئەوێدی ئەوانەی بەشداریان تێدا کرد بوو نازم گزار ئەو بوو عمر هەزا یارمەتی دەر بوو قائد موقع بەغداد بوو عمر هەزا ئەو وەختە عەمید بوو یارمەتی دەر بوو و چەند کەسانێک کە ئەمن العام ناوی ئەوانەی ئەمن العامە نامانزانی سەدام دەوری چی بوو لەوە سەدام ئاگادار بوو صد بس احمد حسن بكر اقدر نخير ما بس جيبوا له يعني چی بكن والله اوانا يعني امان تایبەتیان هەبوو اوانا بله دژمنەتێکی عائلی هەبوو اوانا دژمنەتێکی عائلی بله ڕێگای حکومەتی عێراق دەیاناوێتن ئەو دژمنەدارێتە باش تۆلە خۆی بکەنەوە ئەوە لە وەختی خوب بابیلەت و زێباری هات بو کشتن لموصل بدستی بارزانیه کان لسر عمه بو بلام حکومت مبستی چی بو بو چی مخابراتی عراقی ایویست او کارب که خو انزانیه گشتی وابد خو لمؤتمری حق بانی هشتی پارتی لناو پردان هشت لمؤتمری هشت جنابی بارزانی گوت خطبه کی خوند گوتی پیشی وقت شر طیاره درست تاتن کردستان قصفی دکر و بطوب ورا بمبا و چشت و کردستان ویران دکرد ایستا لحالتی آشتی پاشی بیانی 11 آذار
قوتي حكومت بطواري وهمي دهيتما بله باختيالات وبكشتن بكريني خلقي خوفروش وبشوية دهيتما أماش وقناعتي ما واو بياني آزار يعني حكومت او نبو كبت آزار مسئله کرد حل بکدن هدفی اوی لدوای بیانی آزار يعني شورشی ملتی کرد لنا بود بله او بو باشه کاکش بۆچی مثلا پاراستن بله پێش وەختە ئاگاداری هەندێشت نابوو دوای ئەوەش هەوڵی تیرۆرکردنی ژەنڕاڵ بارزانیاندا آخری از بوتا هندک حالت بلم زور هندک پیمان دگشت زورش پیمان ندگشت بله پاجی دهیم ام مسئله بس حتی او وقتا من پاراست نبوم بس لو وقتا و من كعلاقتم لقى سامي ومعلوماتي ايما درس بالصاد وعصاد يعني سامي مني تكليف كر إشي حزباتي وكتير راوستين منك بس إشي فارس المكان وزور أوكي صلاحيتي كي زور بالفروان بمندا كمن بش ما موصل بش ما واكري بش ما دهوك زاخو بوكو كرنا معلومات حتى لا بغداشي دو سنو بمندا قوتي دا چلای اوانا معلومات بتو داده معلومات بتو چون که زور من جگای باوری او بوم او بوم بس هەندێک لە کادرەکانی پارتی پێیان ناخۆش بوو کە تۆ واز بینی والله ڕۆژێکێ نهایەتی هەفتەیەک بوو ڕۆژێکی عارف طیفور و عادل مراد مەسئولی یەکێتی قوتابیانی کوردستان بوو عارف طیفورش مەسئولی تەنزیماتی پارتی بوو لە جامعەی بەغدا ڕۆژێکێ منیان برا تحقیق منیان برا مەقەڕی پارتی دموکراتی کوردستان منیان برا وێرە گوتە منەوەرە بۆ ئەتو ئیش ناکەی کەسێکی قصەکی نەخۆش گوتیە نا کەسی دلت هێلایە نا مەسئولێتت کێمە من گوت نا وەڵڵا گوت باشە بوو ناکەی گوتمە وەڵڵا من ناتوانم چۆن نەخۆشی ناکەی گوتمە نا وەڵڵا چی یعنی بوو ناکەی تو جێگای سیقەی ئێمەی جێگای سیقەی حەزبی جێگای سیقەی حەبیبی ئەوانە هەمیە بوو ئیش ناکەی گوتمە بابا من ناتوانم ئیش بکەم حتی عادل فەیلی جوین بە مندا جوینی خراپیش بە مندا اتونا كي ومحاسبه دا كانوا دات بين سجني خلان وتهديدي مني كر والله مجي قلت كيف اخوتها والله ناكا بس تو بيد نوتن لسر شيء نا بس من شو ما لا يسامي من شو ما لا يسامي قلت ما سامي او انا زور ازعاجي من كرديا لهمويان اللي داخل بس جوين قلتيها بس جوينا كان لي خوش نابو والله باشي نهده روج سامي جابا من هنرد قلت من ورا وزارته كما وزارته هلا ودي وزير تماشى دكم عادل مراد وعرف طيفور هر دوك دانشتينا قلتي اول طاهر شوشيا او كوري منا او بأمري من اجدكتي وهيج علاقتين بيني نا قلتي باراستناش قلتي او بأمري من اجدكتن هيج تان علاقات بيني هر كادركي بارتيا هر كادركي ايكيتيا و اخري ايكيتي قطابيانا وزور جگای باوری همو مانه وازیان لبینن ولی وازیان لمنینن وازیان لمنینن بله باشه کواتا اگر باسی او هولی کشتنی ملا مصطفى او چونه بوچی عراق یعنی بردوام اوه کد یعنی اوی کشتنی ملا مصطفى او یکک هبو کردی سوری ناوي إبراهيم قاباري بو الشخص خلا هوليرا إبراهيم قاباري زور رفيقي منه أجل زور باش دناسم الرفيق يعني أبدي إبراهيم قاباري يشي باراستن ذاك بس علاقتي هيش علاقات لقال من نبو علاقتي هبو لقال مصطفى خوخي ولقال شكي ولقال أوانا علاقتي لقال جنابي خدي مسعود بارزاني علاقتي هبو وضعي جارك هات ما موصل أودي من أو مصطفى خوخي بيك وديت أو وقت أخو من علاقته هو لقال سامي ومصطفى خوخي قلت من الشيخ طاهر همو لا إشي ترازينا قلت مكي همو لا إشي ترازينا قلت بأخوات تقرير دايت لاي مسعود لاي إدريس لاي شكيب قلت همو لا إشي ترازينا قلت بس هيك تشتهيا نهيني ما بيني منو قلت ميت قلت أما إبراهيم قاباريا قلت إنسانة كزورة مخلصة
گوتی بس علی شنگاری زور ازعاجی دکد به علی شنگاری بله ازعاجی نکد و مصطفاش یعنی او ابراهیم گوباری لگل بو والله منش چوم لای علی گوته من مش گوته علی گوته چه من گوته علی اما تا باوری با من هیا گوت کرا اتو دزانم اتو گولی گوته من اتو هرچی چته بلی درسته اتو باش دزانم باش داد ناس گوت می علی اما او کادره که ایمه هیچ ازعاجی نکه آخری گوت دهیت لیره مدح خود کت و هدا که گوت می نه نکتن پدرم نکتن بس اتو جوازی لبینه گوت وعده و بید ویجا لرگای اوه مسئله چندتکه یعنی من تفاصیلی نازانم بس ابراهیمی گوته من معامره که یا فاشلی دکی اوه گوته من بس تفاصیلی پشتینگی گوته من وقتی هاتی از سری بس ابراهیم اما یکه ابراهیم دو سره ایشی نکرد لگل حکومت عراقیش و لگل پاراستنیش یا بله آگادار یکتر بون بله آگادار بون دو سره که اما معلومات من نمن شکی بو مسعود معلوماتی با ابراهیمی دادا اوانی که ضروریه با حکومت عراق بگیینی تصانی لعلمی پاراستن لهرسوکوتی پاراستن زحمت ترین چشت اول پاراستن چون تعامل لگل عمیل مزوج دکی دبل ایجنت چون معامله لگلی اوه دکی اگر شارزا نبی اگر ورد نبی اگر زیرک نبی نتوانی کنترل بکی و ضرره که زور گوره دادی بس اگر زانید که او کابرایه لجر کنتروله و زور دوافعی دزانی که دوافعی بو اخلاصه بو نبو پاره نبو جنسه نبو چشتی تره او کتا اتو پتر اوانه استفاده کی اوانه لعلمی پاراستن اگر کتاب و چشتی اوانه بخوینی زور حوادثی او هيا خلشيواتان زور بيو زور وان هبون زور وان هبون بس اعمال حكمت زور تربون او من ایمان دا يخصنا حكمت لا يوان زيادتر بون لنا و ايما نكو همان بون بله همان بون صالح 71 او محاوله هات تو ما بس دوي ملاكان او ملاكان بله اما هیچ معلومات ما نبوی ملاکان پاراستن نه شکیب نه من نه کسی نبو بس یک معلومه گهشتم من لدیوای زانی که ام کابرایه آگادار لایشی مخابرات عراقی کام کابرا او محی هرکی بو محی هرکی پیشی او عملیه ملاکان انجام بدیتن هات موصل قرابه مالی لموصل بو لبغداد قرابه موصل جماعتا کی هرکی چونه استقبالی او بو جماعتی هرکی کان قصه کرد رسپیه کانی هرکی او که یعنی عشیرت چونه لای هات نبا وقتی هات نمالی محی پاشی ساعت 2 ساعت یکک لوانه خبری بمنده اوانه ودیارا معتمدی بجدار ببوله و قصه کن محی بوانه گود بود صبح حتی دوز با ملا مصطفى نامی نیدن نگود او آگاداری پلانک بوه یعنی ظانیم او آگادار بو و حکمتی یعنی مخابرات عراقی نارتیا موصل بو مهمه کی بس ناجح نبو او کبره او مهمه نکرد لو من بخوم تحلیل مکر ظانیم که ام معامره او کبره آگادار اما او بو بس پیشەوە بۆچیەوە کە ئەگەر وایە کەمەلاکان هاتن بۆچی هین نەکرایانی تەفتیشتان نەکردن کاتان زانی شتێکی وا هەیە مەترسێکی وا هەیە تزانی ئەوە چوونە ئەوە ئیسیفادە لە ئەوە لە مەلا مستەفا لە نیەتی مەلا مستەفا لە نیەت پاکی مەلا مستەفایان کرد ئەمە هەموو لەمە بوو هیچ سەبەبێکی تر نەبوو ئەگەر لە جنابی بارزانیش بپرسی اگر لا ادریسیش بپرسی با دیگوت اما لا نیت پاکی جنابی بارزانی احترامی بارزانی بو ملایکان و بو علم و بو او کسانه بو اما من نبو یعنی بفحص و با او بچنداب نیشن یه سبب که اما بو جنابی بارزانی زور احترامی ها بو
بۆ مەلایەکانی ئاینی و بۆ نەبەس بۆ مەلاکان بۆ قەشەکان بۆ هەر کەسێکی ئاینی و بۆ پیاوی مەزن بۆ پیاوی ماقول جەنابی بارزانی زۆر احترامی هەبوو چونکە باوەریەکی زۆر ئەمە یە دووەم جەنابی بارزانی دەیگوت هەر ئەوە دەبیت ئەوەی خوددا ئەمری بکەتن دەیگوت ئیمانی بە چارەنووسە بۆ کە چی نووسراوە بەڵێ ئیمانی بە چارەنووسی خوددا هەبوو و ئەو ئیمانەش بوو حتا ئێمە وەختێ پەنابەری لە ئەمریکا و لەوانەش وەختە دەچوونە حزوریان لەگەڵ جەنابیمان حزوری دەبوون دەیگوت ئەمە باوەری خۆتان بە خوددا زۆر بەهێز بکەن چکۆ خوددا ئەو ملەتە سەر زۆر باشە جایمە باسی ئەو سەردەمەشەکەین بەڵام ئەگەر کەمێک باسی ئەو وینە بکەین مەلاکان چەند کەس کوژرا ئایا مخابرات کەس نامان مەلایەکان هەموو کوژران 11 کەس بوون هەر 11 کوژران و حتا تڕمپێلەکان یا ساڕۆخیان تێدا بوو دو تڕمپێل بوون ئەوانەی بڵین لە دەوروبەری مەلا مستەفا بەس یەکە کوشت ئاخری ئەوە جەنابی بارزانی ڕزگاری کرد ئەوە کەوتە مابەینی ئەو مەلایە ساڕۆخ لە گیرفانی دەرچووی چاچەکەژی چای تەقدیم دەکرد بۆ بارزانیان بۆ کەسێکی تر ساڕۆخ لەوی کەوت و سەر کەوت بوو لە عەسمانە یعنی ئەو کۆنکریتە هەموو کۆنکر بوو لێ دەرچوو بوو ئەو کۆنکریتە هەندەی ئەوەی تر زۆری قایم چونکە خانی کۆنکریت بوو ئەوەی کە پلانی ئەو بڵێن عملیاتە تیرۆریەی دانا کێ بوو کەسی سەرەکی کێ ئێوە زانی بێتە وەڵی ئەو سێ دەستگای عێراقی بەشداریان تێدا کرد استیخبارات یعنی بدەیگوت مخابرات عامە لەگەل ئەمنی عامە لەگەل خەبیرەکانی ئەڵمانی ئەوەی من زانیمە ئەو هەم خەبیرەکانی ئەڵمانی احتیمالە ناوی مەقەری بارزانی نەئیناویت بۆ خەبەری بۆ عەمەلیەکی بۆ شتێکی تر بۆ ئەوە بەس ئەو وەختە ئەڵمانی شەرقی ئەڵمانیا شەرقی هەموو خەبیرەکانی ئەمنی بۆ عێراق دەنارد و ئەوە تەدریبی بە ئەمن و مخابراتی عێراقی دەکرد ئێوە ڕاستەوخۆ لەگەڵ کاک مەسعود و شەکیب ئەقراوی شتانە کرد من لەگەڵ سامی ئیشم دەکرد و زۆر ئەمەن بە دوو چشت نەجاحەتم ئینە لەوە لەگەڵ سامی یەک معلوماتی باشم دەینا یا دوێ گوتمە هەر ئەولی گوتم دەستنوویسینم زۆر باش بۆ ریپۆرتەکانی باشم دادەڕێشت راپۆرتی پاراستن و معلومات و معلوماتی ئەکیدم بۆ دەینا بەرهەندێ ئەو هەموو تەقریری من دەهناردە لای شەکیب و لای جەنابی مەسعود بارزانی کەواتە ساڵی 72 بە سەیارەی شؤون الشیمال ویزارەتی شؤون الشیمال بە سایق و حرس منیان بردە ناو پەردە تەسلیمی شەکیبی کرد زۆر باشە کاکشیان ئێمە ناچارین کۆتایی بە مەڵخەی بەرنامەکەمان بێنین کاتەکەمان تەواو بوو لە ئەڵقەی داهاتوودا باسی کۆمەڵی چالاشی ترەکەین کەیەوە لەگەڵ پاراستن هەتان بووە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم لە ناو کوردی پارچەکانی ترا خەڵکتان هەبوو پاراستن دوو بەشە پێدەڵێن پاراستنی ئیجابی پاراستنی سلبی وەک هیچ سەدە نەبەس جاسوسی لەسەر ئێمە دەکرد جاسوسی لەسەر هەموو مؤسسەتی شۆڕەش دەکرد بە ئەمری بارزانی مەمنوع بوو ئێمە کارێکی تێرۆریستی لە ناو شارەکانی عێراقدا ئەنجام ئێمە زۆر شتمان هەیە حتا مردن لەگەڵ خۆمان دەبینە ناو قەبر ناوچەچێتیتان نەکرد ئەسڵەن لای ئێمە جەریمە بوو ئێک بلێت ئەمە بۆ دینی ئەمە سۆرانی ئەو کوردپەروەری ئێمە هەبوون لە کەرکووک لە هیچ شارێکی کوردستان شەشی بەقراوی پیاوێکی چۆن بوو شەوکەت عەقراوی ڕوولێکی خراپ هەبوو لە کوردستان